یادی هاوڕێیانی گیانبەخکردووی گوردانی شوان. 37 ساڵ لەمەوبەر هاوکات لەگەڵ دوایین مانگەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق ناوچەی دەشتی شارەزور لە کوردستانی عێراق بوو بە مەیدانی شەڕێکی خوێناوی کە تێیدا هەزاران کەس لە خەڵکی بێدفاعی دانیشتووی ئەم ناوچەیە ژن و پیا و منداڵ و پیر و لاو بەهۆی بۆمبارانی شیمیایی ئەرتەشی جەنایەتکاری ڕژیمی عێراق گیانیان بەخت کرد. لەو نێوەشدا کۆمەڵک کە لە ماوەی 8 ساڵ شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراقدا دژ بەم شەڕە کۆنەپەرستانەیە هەڵوێستی گرتبوو و بەردەوام هەوڵیەدا خۆی لە مەیدانەکانی بەدوور ڕابگرێت، ئەم جاریان لە ئاکامی سیاسەت و بڕیارێکی ڕێبەری کۆمەڵە واتە جێگیرکردنی یەکێک لە گوردانە ڕەزمیەکانی تەشکیلاتی ناوچەی سنە لە ئاوایی سنووری بیارە گوردانی شوان بە شێوەی نەخوازرا و کەوتە داوی ئەو شەڕەوە و بەو هۆیەوە کۆمەڵە خەسارێکی قەرەبوو نەکراوەی بەرکەوت. ئاوایی بیارە لە ناوچەی هەورامان کە گوردانی شوان لەوێ جێگیر کرابوو لە خاکی عێراقدایە و لە نزیکی سنووری کوردستانی ئێران هەڵکەوتووە. ئەو سەردەما بەشێک لە دانیشتوانی ئاوایی کە نیگەرانی هەڵگیرسانی شەڕبوون ناوچەکەیان چۆڵ کردبوو. لەو مەودای نێوانی شوێنی جێگیربوونی گوردانی شوان و هێزەکانی کۆماری ئیسلامی نەخەڵک نەهێزەکانی ئەرتەشی عێراق و نەهێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق حوزوریان نەبوو. بەرزایەکانی ناوچەکە لەژێر کۆنتڕۆڵی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بوون بە جۆرێک کە هێزەکانی ڕژیم دەیانتوانی بە خومپارە و چەکی نیوە قورس نائەمنی پێکبێنن. نزیکەی هەفتەیەک بەر لە کارەساتی گوردانی شوان هەم لەلایەن خەڵکەوە و هەم لەلایەن هاوڕێیانی خۆمان کە لە ناوچەکەدا بوون هەواڵ و راپۆرت سەبارەت بە جموجۆڵی هێزەکانی ڕژیم بە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و ڕوونوسەکەی بە کۆمیتەی ناوچەی سنە دەگەیشت کە باسی هێرشی احتیمالی ڕژیم بۆ سەر ناوچەکەیان دەکرد. گوردانی شوان و فەرماندەیەکەی لەم جموجۆڵانە ئاگدار بوون و لە حاڵەتی ئامادە باشدا بوون. دوو ڕۆژ بەر لە کارەساتەکە هەواڵەکان باسییان لەوە دەکرد کە جموجۆڵەکانی ڕژیم لە بەرزاییەکانی ناوچەکە زیاتر بووە و جاروبارە دەوروبەر و خودی پردی زەڵم واتە ڕێگەی پەیوەندی بۆ پاشەکشە خومپارە باران و تۆپباران دەکات. بەیانی ڕۆژی 25 ڕەشەمە هاوڕێ شۆکێ خەیرابادی فەرماندەی نظامی گوردانی شوان لە ڕێگەی بێسیمەوە فەرماندەی نظامی تەشکیلاتی ناوچەی سنە ئاگدار دەکاتەوە کە هێزەکانی ڕژیم بەرەو بەرزاییەکانی شوێنی جێگربوونی گوردانی شوان پێشڕەویان کردووە. ئەگەرچی بەپێی بڕیار و قەراری پێشوو گوردانی شوان لەژێر فەرماندەی ڕاستەوخۆی کۆمیتەی ناوچەی سنە و فەرماندەی تەشکیلاتی سنەدا بوو، بەڵام هاوڕێ شۆکێ بەڕاوێژ لەگەڵ هاوڕێی فەرماندەی نظامی تەشکیلاتی ناوچەی سنە تیپی 11 سنە بڕیاریاندا کە دەست بەجێ لە گوندی بیارە بڕۆنە دەر بەڵکو بتوانن لە ڕێگەی پردی زەڵمەوە بەرەو ناوچەی سەید سادق پاشەکشە بکەن. بەڵام لە نزیکی ئەم ناوچەیە ئاگادار بوونەوە کە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هاوکاری لەگەڵ هێزەکانی بەرەی کوردستانی عێراق بەشێکی بەرین لە ناوچەکەیان خستووەتە ژێر کنتڕۆڵی خۆیانەوە و پردی سەرەکی کە بۆ درێژەدانی ڕێگەی خۆیان دەبوایە لی تێپەڕن لەلایەن ئەم هێزانەوە تەقاوەتەوە. لەگەڵ ڕوخانی ئەم پردا هیچ ڕێگایەک بۆ پاشەکشە بێجگە تێپەڕین لە ڕووباری سیروان نەمابووەوە. هاوڕێیانی گوردانی شوان کە ناچار بوون بەرەو ڕووباری سیروان حرەکەت بکەن لە ماوەی ڕۆژدا بەناچار هەر لەو نزیکانە دەچنە ناو ئاوایی عەنەبوو بە نهێنی چەند شوێنی مانەوە دەدۆزنەوە تا بەڵکو لەگەڵ تاریکبوونی هەوا ڕێگەی پاشەکشە بەرەو ڕووباری سیروان دیاری بکەن. بەڵام مانەوەی ئەوان لە ماوەی ڕۆژدا لەو شوێنە هاوکاتە لەگەڵ بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجە لە 5 کیلومتری ئەوێ کە بەهۆی بڵاوبوونەوەی گازە ژەهراویەکان لە گشت ناوچەکە ژمارەیەک لە هاوڕێیان بە سەختی و ژمارەیەکیش تا ڕادەیەک مەسموم دەبن. هاوڕێیانی گوردانی شوان کە تا تاریکبوونی هەوا لەو شوێنە دەمێننەوە لەلایەن فەرماندەی نظامی تەشکیلاتی تیپی 11 سنەوە ڕێنمایی دەکرێن کە بەرەو ڕووباری سیروان حرەکەت بکەن تا لە ڕێگەی ئەو بەلەمانەی کە پێشتر ئامادەکرابوون ئەوان لە ڕووبارەکە پەڕێننەوە. یەکێک لە گرفتە جدیەکان بۆ ئەم هاوڕێیانە ئاشنا نەبوونیان لەگەڵ ناوچەکە بوو کە ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە مەودایەکی کورت لە ماوەیەکی زۆردا پێون. هاوڕێیانی گوردانی شوان مەسیری 2 ساعەتە بۆ ڕووباری سیروانیان بە نزیکەی 7 ساعەت پێوە و سەرنجام بەداخەوە نەیانتوانی بگەنە شوێنی دیاریکراو. هاوکات لەو بەریدیکەی ڕووبارەکەەوە چەند واحدێکی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنەوە و ژمارەیەک لە بەرپرسانی نوێنەرایەتی کۆمەڵە لە عێراق دڵسۆزانە و بێسەبرانە هەوڵیان دەدات تا لە هەر ڕێگەیەکەوە بوو بێت پێداویستیەکانی دەربازکردن و
پەڕانەوەی هاوڕێیانی گوردانی شوان لە ڕووباری سیرواندا بکەن. لەو بارودۆخەدا بە مەبەستی پەیوەندی و یارمەتیدانی زیاتری هاوڕێیان بەلەمێک بە 5 سەرنشینەوە لەوانە هاوڕەیەک کە ئاشنایی کامڵی لەگەڵ ناوچەکە هەبوو بەرەو ئەو بەری ڕووبارەکە دەنێردرێ. بەڵام پێشەوەی ئەم بەلەمە بگاتە لێوار ئاوەکان دەکرێتە ئامانجی هێزەکانی کۆماری ئیسلامی. بەلەمەکە تێک دەشکێت و 4 کەس لە هاوڕێیانمان گیان بەخت دەکەن و یەکیشیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەدیل دەگیرێ. کاتێک هاوڕێیانی واحدی کۆمەکی ئاگدار دەبنەوە کە بەلەمەکە تووشی دەرگیری بووە و نەیانتوانیوە بە سەلامەت خۆیان بگەێنە ئەو بەری دەریاچەکە، ئەم جاریان هاوڕێیانی گوردانی شوان کە لەگەڵ ڕووناکبوونی هەوا نەیانتوانی بوو ڕێگاکان بەرەو ڕووباری سیروان درێژە بدەن و لە ناو پۆلێک داردا پەنایان گرتبوو، ڕێنماییان دەکەن کە لەگەڵ تاریکبوونی هەوا خۆیان بگەێنە خاڵێکی دیکە لە لێوار ئاوەکە تا لەوێوە بەو بەلەمانەی کە ئامادە کرابوون عملیاتی گواستنەوە و پەڕانەوەی هاوڕێیان لە ڕووبارەکە لە ئێوارەی ئەو ڕۆژەدا ئەنجام بدەن. بەڵام نزیکەی سەعات 2 دوانیوەڕۆ هاوڕێ شۆکێ خەیرابادی فەرماندەی گوردانی شوان لە ڕێگەی پەیوەندیەکەوە هاوڕێیان ئاگادار دەکاتەوە کە دیدەبانەکان دەڵێن کە ژمارەیە کەسی چەکدار بە خێرایی لە شوێنی ئێمە نزیک دەبنەوە و چەند دەقیقە دواتر ڕای دەگەیەنێت کە دیدەبانەکان و چەندیەکەیەک لە گوردانی شوان کە لە کەمیندا بوون دەرگیر بوون. زۆر ناخایەنێت کە هەموو هاوڕێیانی گوردانی شوان دەرگیری شەڕ دەبن. دوای تێپەڕینی نزیکەی 20 دقیقە و لەگەڵ دوایین قسەکانی هاوڕێ شۆکێ خەیرابادی کە خەریکی ئەمری فەرماندەیی بوو، پەیوەندی لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان بۆ هەمیشە دەپچڕێت. بەرەبەرە و لەگەڵ تێپەڕینی کات معلوم بوو کە هاوڕێیانی گوردانی شوان لەو بارودۆخە یەکجار سەخت و دژوارەدا بە تایبەت لەبەر مەسمومبوونی ژمارەیەک لە هاوڕێیان بەهۆی بۆمبارانی شیمیاییەوە نەیانتوانی بوو خۆ بگەێنە کەناری دەریاچەی سیروان و شوێنی دیاریکرا و هەر بۆیە لە ناو قامیشەڵانەکانی دەوروبەری دەمێننەوە. لەو کاتەدا هێزەکانی کۆماری ئیسلامی کە بەلەمەکانی یارمەتیدان دەبینن بەوە دەگەن کە ڕەنگ بێ واحدێک لە هاوڕێیان لەو ناوچەیەدا گیریان کردبێ. بەو هۆیەوە ژمارەیەکی یەکجار زۆر لە هێزەکانی دوژمن لە دەوروبەری شوێنی جێگیربوونیان کۆ دەبنەوە و پاشان لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان تووشی تێکەڵچوون دێن و ئەو کارە ساتە دەخڵقێت. بەم جۆرە خوێنی هاوڕێیانی گوردانی شوان لەگەڵ خوێنی هەزاران کەس لە خەڵکی ستەملێکراوی هەڵەبجا تێکەڵ بوو کە لە ڕۆژی 25 مانگی ڕەشەمەدا بەهۆی بۆمبارانی شیمیایی ڕژیمی فاشیستی عێراق گیانیان بەخت کردبوو و لاپەڕەیەکی دیکەی بە مێژووی پڕ لە جەنایەتی حاکمانی سەرمایە زیاد کرد. لە ڕۆژی 26 ڕەشەمە لە جەریانی ئەم کارەساتە سەخت و دڵتەزێنەدا 12 کەس لە هاوڕێیانی گوردانی شوان لەلایەن دوژمنەوە بەدیل گیران. 11 کەسیان پاش چەند مانگ ئەشکەنجەی فراوان و مقاومەت و خۆراگری لە بەرامبەر ئەشکەنجەدەران و دیفاع لە ئامانجە کۆمۆنیستیەکانیان سەرنجام لە جەریانی کوشتار و قەتڵ و عامی سەرتاسەری بەندکراوانی سیاسی لە هاوینی ساڵی 1367دا لە زیندانی سنە ئیعدام کران. 2 کەس لە هاوڕێیانی گوردانی شوان کە گیانیان بە سەلامەت بەدەربردبوو بە یارمەتی خەڵکی ناوچەکە دەرباز کران. لەو کارەساتەدا سەرجەم 68 کەس لە ئازیزترین هاوسەنگەرانمان گیانیان بەخت کرد. ئەو هاوڕێیانە لە زمرەی لایەقترین ئەندامان و کادرەکانی پێشڕەوی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بوون کە لە جەریانی شۆڕشی ساڵی 1357 و یان لە ساڵەکانی پێشتر هاتبوونە ناو گۆڕەپانی خەباتەوە و بە دڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ئامانجی ڕزگاری کرێکاران و بێبەشان و دامەزراندنی دنیایەکی بێستەم و چەوسانەوە و بێعەداڵەتی و وێڕای بەرزکردنەوەی دروشمی بژی سۆسیالیزم گیانیان بەخت کرد. ناوی گوردانی شوان لە ناو بزوتنەوەی شۆڕژگێرانەی خەڵکی کوردستان و چالاکیەکانی کۆمەڵەدا هەتا بە ئەمڕۆ وە بیرهێنەرەوەی بوێری و خەباتکاری بووە و دەژبێ. ڕێباز و ڕەوشت و هەڵسوکەوتی سەمیمانە و شۆڕژگێرانە و گیانفیدایی و خەباتی لێبراوانەی ئەم گوردانە ڕەزمەندەی کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستان و خەباتی کرێکارانی شۆڕژگێر و کۆمونیست دژ بە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی سەرمایە لە ئێران جێکەوتووە. لە 37مین ساڵیادی گیانبەخکردنی ئەم هاوڕێیانەدا یاد و بیرەوەری هەر هەمویان وێڕای نوێکردنەوەی پەیمانی پێبەند بوونمان بە ئامانجەکانیان لەگەڵ یادی هەموو گیانبەخکردوانی ڕێگەی سۆسیالیزم بەرز ڕادەگرین. لەو ڕۆژەدا بۆ جارێکی دیکە سڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵە و کەسوکاری ئەم هاوڕێیانە کە لە ماوەی ئەو ساڵانەدا
بە تاقەتهێنانیان لە بەرامبەر ژانی لە دەستدانی ڕۆڵەکانیان بوونەتە مایەی دڵگەرمی و هومێدەواری زیاتری ئێمە بۆ خەبات و درێژەدانی ڕێگای ئازیزانیان.